سڵاوتان لێبێ لەگەڵتانم لە بەرنامەی چاوی ستاندارد پرسی ئەم جارەمان قسەکردنە لەسەر بارودۆخی کەرکووک لە ڕووی سیاسی و ئەمنی و خزمەتگوزاریەوە بۆ ئەمە بەستە میوانداری زۆر بەڕێز ڕێبوار تەهامان کردووە ئەندام پەرلەمانی عێراق. سڵاو لێبێ کاک ڕێبوار. سڵاو لێەوە بەخێر بێن دەستگای ستاندارد هاوردانتان کردینەوە. زۆر سپاس کاک ڕێبوار. لە ئێستادا شەقامی کەرکووکی تەواو تووڕەن و خزمەتگوزاریەکان تەواو کەمیان پێوە دیارە. ئاخۆ پەسەندکردنی بوجە کاریگەری دەبێت لەسەر دەستپێکردنەوەی خزمەتگوزاری لە شاری کەرکووکدا. جارە پێش هەموو شتێک شەقامی کەرکووکی یان شەقامی کوردی لە کەرکووک تووڕەن پەستن ئەوە حەقیقی ڕەوای خۆیانە. بەداخەوە ئیدارەی کاتی ئێستای کەرکووک نەیتوانیوە ئیدارەیەک بێ بۆ هەموو کەرکووکیەکان بێت، بۆ هەموو پێکاتەکان بێ، ئەم بۆ هەموو گەڕک و ناوچەکانی کەرکووک و دەوروبەری بێت. فەرق و جیاوازیە کراوە. ئەمە تەنها من لە ئەعلام باسی ناکەین، ئەمەمانن لەژێر قوبەی پەرلەمانی عێراق باس کردووە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی عێراق و بۆ ئەندامانی پەرلەمانی عێراق و بە سەوت و سوورەش ئەو مداخلانەی ئێمە بڵاو بووە لە سۆشیال میدیا. بۆیە کە تۆڕەن حەقی خۆیانە تۆڕەن، چونکو فەرق و جیاوازی هەیە لە گەیاندنی خزمەتگوزاریەکان. سەبارەت بە یاسای بودجە بۆ ساڵی 2021 دیارە یەک فەقەرە هەیە کە بە هەوڵی هەموو پەرلەمانتارانی کەرکووک بۆ هەموو پێکاتەکانی و بە حەقیقەت توانیمان ئەوە جێگرکەین مەسەلەی تەخسیسی بودجە بۆ پاکردنەوەی شارە. کاتێک دەچیتە دەرەوە لە جادە و گۆڕانەکان دیارە پیسەیەکی زۆرە بینێرە لە ڕێگاوبانەکان. هۆکارەکەشی ئەوەیە کە ئیداری ئێستای کەرکووک موفق نەبووە لەوەی پلانێکی باش دابنێت و نەیتوانی و معالەجەیەکی ڕاستەقینە بکا بۆ ئەم پرسە. ڕاستە بودجەیان نییە وەکو شارەوانی بودجەی بەدەستوانێ، بەڵام ئیدارە دەیتوانی کاراسانی بۆ شارەوانی کەرکووک بکا بۆ ئەوی ئەم دۆخە یان ئەم وێنەیە بەو شێوێنە بواە لە کەرکووک. لێ قیاساکە توانیوانێتکەوە لە بودجەی محافەزە ینی بڕێک بودجە بۆ شارەوانی کەرکووک دابنێت، ومێدەواری نوکو خۆی جێبەجێ بکرێت و ئێمە ڕەقیب شەوی لەسەر ئەو جێبەجێکردنی کەوا بۆی شارەوانی کەرکووکیان ئەو ستافی کە ئێستا هەیە لە شارەوانی کەرکووک بتوانن کارەکانی خۆیان بکەن. دەستخۆش. دیارە باسی ئەوت کرد لە وەڵامەکانی خۆشتا کە شەقامی کوردی کەرکووکی زیاتر تووڕەن لە نەتەوەکانی تر. پرسی دانانی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک بەچی گەیشت و ئێوە دوای ئەوەی کە ئەنجومەنی محافەزە هەڵۆشێنرایە وەکو ئەندام پەرلەمانەکان توانیتوانەوە ڕۆڵە بجێڕن؟ کاک ڕێبین، دوو پرسیارەکە دوو شەقی تایە. یەکەمیان مەسەلەی پرسی پارێزگاری کەرکووک. تا ئەو کاتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک مابوون، وانی هەڵەوەشا بۆ بە قەراری پەرلەمان کە ئێمە وەکو کورد هەرگیز لەگەڵی هەڵۆشانەوەی نەبووینە. ئەم پرسە لای کورد بوو، دانانی کەسێک بە پارێزگار لە کەرکووک لای کورد بوو. لە دوای هەڵۆشانەوەی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و کەرکووکیش ئەم پرسە لای کورد نەماوە. ئەم پرسە لای کورد و لای تورکمان و لای عەرەب و لای مەسیحیەکانە. واتە ئەم پرسە بوو بە پرسێکی هەموو پێکاتەکان. دەبێت بە تەوافق بێت، دەبێت بە شێوازێک بێتکەوە هەموو لایەک بتوانین ڕێکەوین. ئەنجومەن نەما کە ئەنجومەن نەما ناتوانین ئێمە ئێستاکە ئەو کارە بکەین. بۆیە تاکوکەوە ئەنجومەن هەبوو کورد ئەیتوانی لەسەر شخصێتێک کەسایەتێکی کەرکووکی دانیشتووی کەرکووک لە معاناتی کەرکووک تێگەیشتی بێت، لەگەڵ کەرکووکیەکان ژیا بێت، بیکردایە بە پارێزگار. بەڵام کورد بەداخەوە ئەو سراعی کەوا لە نێوان کووردا خۆی هەبووە بۆ هۆکاری ئەوەی کە ئەم پرسە لە دەستی کورد لا بدێن. ئێستا بووە بە پرسێکی گشتی و کە هەمومان نەزانین تداعیات و تەبعیاتی چێ بێت. مەسەلەی کەوا ئاڵێن پەرلەمانەکان یان پەرلەمانتارەکان کە بوونەجێی ئەنجومەنی پارێزگایان، تەبعاً ئەمە بدعەیەکە، ئەمە شتیوانیە. هەندێک لایەنی سیاسی شیعی و بەشێکش لە سوننەکان ئەمەیان کرد بەست لە فیسەبیل ئەوەی کەوا ئەنجومەنی پارێزگاکان هەڵبۆشێنەوە و پارێزگاکانی خۆیان لە شارەکانی خۆیان ئەتر دەستکراوە بن بەو ئیش و کارانی کە خۆیان دەیانەوێت، چی لە بەرژەوەندی کوردلەکانیان بێت، چی لە بەرژەوەندی شەقامیش بێت. بۆیە پەرلەمانتار ناتوانێت کۆک بێتەوە محافزێک دابنێت، چونکو هیچ یاسایەک ڕێک پێنادا. پەرلەمانتار ناتوانێت بڕا مسادقە بکات لەسەر بودجەی محافزی ئەم شارە بەیان شارێکی تێکە، چونکو ئەمانە هەمووی وەکوتم بدعەیە، تەنها کاری ڕقابە ئەکات، کاری چاودێری ئەکات و پێشووتریش هەی بووە. بۆیە زۆر جار لە ئەعلام ئەویستم کە ئەڵێن پەرلەمانتاران کاری ئەنجومەنی پارێزگاکانەکەن شتیوانیەوە بدعەیەکە بەداخۆ بڵاو بۆتەوە کە هەدەفەکەی تەنها هەڵۆشانەوەی ئەنجومەنی پارێزگا بوو. دەستخۆش. پرسێکی تر کاک ڕێبوار، پێم خۆشە وەکو گەنجێکی کەرکووکی وەکو ئەندام پەرلەمانێکی پشتی کەرکووک ڕاشکاوانە جواب بدەیتەوە. ئاخۆ لەو ڕێکەوتنانی نێوان هەرێم و بەغدا
بە هیچ شێوەیەک باسی کەرکووک کراوە، باسی ئاساییکردنەوەی باردۆخی کەرکووک کراوە، پێم خۆشە ڕاشکاوانە جوام بدەیتەوە. یعنی دەمەوێت زۆر سەریح بم، کەرکووک هەمیشە سوتەمەنی بووە لە نێوان هەردوو لە ئەمە حقیقەتە دەبێت دانی پێ بدەین. بەڵام پرسی کەرکووک تەنها پرسێک نییە لە ئاستی هەردوو حکومت چارەسەر بکرێ، حکومەتی هەرێم و حکومەتی ناوەند. پرسەکە پرسێکی سیاسیە، پێویستی بە دانیشتنی سیاسی هەیە، پێویستی بەوەیە کە لەسەر ئاستی کوتەل و ئەحزابی سیاسی عێراقی کوردستانی دانیشتنی لەسەرا بکرێت، چونکە ئەم پرسە تەنها وەکوتم پرسێک نییە لە توانای حکومەتەکان بێت. ئەگەر لە توانای حکومەتەکان بێ، ئێمە چەندین جار دانیشتوینە لەگەڵ سەرۆکوەزیران، لەگەڵ وەزیرە بەڕێزەکانی حکومەتی فیدراڵ کە پلانمان داناوە لە چۆنێتی ئەمنیەت بەرقەرار بێ، لە چۆنێتی تەوازن لە ئیدارە بێ، لە چۆنێتی مناتقەکان کە تەماسن لەگەڵ یەکتریە، چۆن ئەو فراغە ئەمنی و سەربازیە پڕکرێتەوە. بەڵام حکومەت نەیتوانی ئەم کارە بکات، بۆیە کارە ئەوەندەی کە کارێکی سیاسی و پێویستی بە تەفاهم و اتفاقی سیاسیە لەگەڵ ئەحزاب و کوتەلی سیاسی کەمتر لەگەڵ حکومەتایەکە حکومەتی ناوەند. باسێکی تر گەرمە لە نێو شەقامی کوردی کەرکووک بە تایبەتی کاگرێ بوار دەڵێن یەکێتی نیشتمانی کوردستان 6 ئەندام پەرلەمانی هەیە، بەڵام بەداخەوە لە بەغدا بەقەد یەک ئەندام پەرلەمانێکی نەتەوەی تورکمان دەستیان ناڕوە. جەنابەت چی دەڵێ؟ بەڵێ دیارە من هەموو کادوتومە، ئێمە سوپاسی خەڵکی کەرکووکەکەین. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانمان کە بەشداری هەڵبژاردنمان کرد تەنها ئەوە بوو کە ناسنامەی حەقیقی کەرکووک لەدەست نەدەین. کاک ڕێبین تەحەدایەکی گەورە بوو، تۆ لە ئیدارە نیت و تۆ لە ئەمن و ئاسایشت بەدەست نەماوە و نەکسێکی گەورە ڕوویداوە لە دوای ئەوە حداسانی کە ڕوویدا لە کەرکووک حزبێکی سیاسی بێت بەشداری لە انتخابات بکە. ئەمە تەحەدایەکی گەورە بوو و ئەمە مجازەفێکی گەورە بوو کە یەکێتی نیشتیمانی کردی بەڕاستی. بەڵام هەدەف و ئامانجمان چی بوو؟ ناسنامەی حەقیقی کەرکووک ئێمە لەدەست نەدەین. توانیمان بە دەنگی خەڵک بە بەشداریکردنی خەڵکی بە ئەمەک و بە شەرەفی کەرکووکیەکان بە هەموو ڕەنگەکانیانەوە توانیمان ناسنامەی حەقیقی کەرکووک لەدەستنی. ئەوە بەلای منەوە زۆر گرنگ بوو کە کورد نیوەی ئەم شارەیە ڕغم ئەوەی لە ئیدارە نییە، ڕغم لەوەی لە ئەمن و ئاسایش نییە. کورد کە پێشووتر اتهام کراوە بەوەی کە بە پێشمەرگە بە ئاسایش بە ئیدارە تەزویر کراوە لە انتخابات، ئێستا هیچی ئەمانەمان بەدەست نییە، بەڵام 6 کورسیمان بەدەستێنا. ئێمە توانیمان لەگەڵ ئەو بەشداریکردنی خەڵکە بە ئەمەک و بە شەرەفی کەرکووک ناسنامەی حەقیقی کەرکووک لەدەست. سەبارەت بەوەی کە زۆر جار ئەوترێت پەرلەمانتارانی یەکێتی چیان کردووە، طبعاً بە بەرنامەیەکی ڕەنگە نیو سەعاتی یان 25 دقەیەی تەواو نەبێ کاک ڕێبین، نامەوێت ئەوە بڵێن، بەڵام زۆرمان کردو لەگەڵ هاوڕێکانمان و هەواڵەکانی تری ئێمە، زۆر پیلانمان هەڵۆشاندێت. وا تەسەوڕ نەکەن کەرکووکیەکان هەمومان و ئەحزابەکانیش کە هەندێک جار اتهام پەنجەیان درێژەکەن لە نەبوونی کورد لەم شارە، لە نەبوونی بەشداریکردنمان لە ئیدارە، لە ئەمن و ئاسایشی ئەم شارە نین، لە مەلەفی ئەمنی و سەربازێکی دانین، بەرامبەرەکانمان پیلانیان بۆماندانێن ئەبێت. واش تەسەوڕ نەکەن ئەو پیلانانە لە خۆیەوە هەڵوەشابێتەوە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە و من ناتوانم ئێستا لێرە زۆر بە تەپاسیل بچمە ناوی، بەڵام ڕەنگە لە دوای تەواوبوونی خولی پەرلەمان من تۆ دانیشتنە بکەین زۆر حەقایقەیەکە چیمان کردووە و چیمان هەڵوەشاندێتەوە لە پێناو ئەوەی کەوا نەیەڵین زەرەر و زیان زیاتر بنەتەوەی کورد لەم شارە بکات، نەیەڵین زیاتر کورد ڕەو بکات لەم شارەیە، چونکو حقیقەتێکی تاڵە کورد ڕەوی کرد لەم شارەیە، ئەحزابی سیاسی ئەم شاری بەجێهێشتووە، هاوڵاتیان ئەم شاریان بەجێهێشتووە. ئێمە زۆر شت هەیە کە ڕوبەڕووی بووینەتەوە. ئەوەی کە لە 14 ساڵی ڕابردوو بە یاسا و لە کاتێک ئیدارەمان بەدەست نەبووە چارەسەریان بۆ نەکردووە قیادی کوردی، ئێمەی پەرلەمانتارانی کورد لەم شارەیە سەتوانیمانەکە نێڵین ئەوەی کە ئەوان چارەسەریان نەکردو، نێڵین ئێستا بە شێوەیەکی دیکە بەعکسەوە بە کورد بە زەرەر بشکێتەوە. ئەمە کاری زۆرمان کردووە لە زۆر لە مەلەفەکان، لە مەلەفی زەویزار کە ئێمە خۆمان نەزانین چی پیلانێکە بووە، لە مەلەفی ئەمنیە زانیمانە چی پیلانێک هەیە بەرەو چی ئاراستەیەکی ترا بڕوات، لە زۆر بابەتی دیکە ڕاستە زەرمەند بووینە، بەڵام شتی تر هەبووە زۆر گەورەتر بووە کە پیلانی استراتیجی شۆڤێنیان بووە، ئێمە توانیمانە بووچەڵیکەینەوە. ئەمە تا ڕادەیەک، بەڵام بووکو ئاماژەم پێ کرد لە کاتی خۆی دێەوە زۆر جار من ئەو شتا ویستم یەکێک لەو کارانم پێ بڵێ کە پەرلەمانتارێکی غەیرە کورد کردبێتی ئێمە نەمان کردبێت. يعني من ئەوە زۆر بەسەراحەت ئەو قسەیەکەم، کارێک هەبێت کە برادێکی غەیرە کورد کردبێتی ئێمە نەمان کردبێت.
بشتوانین بچینە ئەعلام و بچینە هەموو شوێنەکان هەر هاژوو هوژ و قسە بکەین و هاوارکەین. ئیشی پەرلەمانتار هەر ئەوە نییە. ئیشی پەرلەمانتار زۆر لەوە گەورەترە، بەداخەوە چونکو وڵاتێکی مؤسساتی نین، چونکو نەمانتوانیوە خەڵکی خۆمان بە تەواوەتی ڕابێنین و سەرمان لە خەڵکی شێواندووە، بۆیە زۆر جار ئیتیهامەکرین، زۆر جار بەنەوەیەکی دیکە لێکدانەواکرێ بۆ ئیشوکارەکان. دەست خۆش بێ دیارە هەر لە سەروبەندی ئەم بابەتەیە باسیەوە کرد کارێکت پێ بڵێن ئێمەکو دەستگای ستاندەر پێم خۆشە کە بەڵگەیەکت پێ بڵێم لەوبارەی ئەویش ئەوەیە لە ئادانی بەڕێوەبەرە کوردەکان لە دایرەکاندا بۆچی نێتەوەکانی تر لا نادرێن کە ئەوان دام پەرلەمانیان کەمترەوەین خۆمان لا ئەدرێن و تازەترین پێشهەدە کە بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک لا درراوە کەسێکی تکراوە تێجێی ڕاستە هەرنەتەوەی کووردا. بەڵام لێرەدا محەممەد مەهدی بەیاتی کە بەرپرسی مەنزومەی شیمالی حەشدی شەعبیە دەڵێ ئەم گۆڕانکاریانە لە پۆستەکاندا لە زەرەری شاری کەرکووکە. ئەم هۆکارانە چی؟ دیارە بە حەقیقەت وەکو من خۆم لە قسەکانم ئاماژەم پێی کرد هەندێ بەڕێوەبەر هەیە، هەندێ بەڕێوەبەری ئەقسام هەیە لەناو دایرەکاندا دراون، هۆکاری جیا هەیە، بەڵام بە کۆیە گشتەکەی عەقڵەتە شۆبێنێکەیە و لە هەمان کارشە لە هەندێک شوێن مەسەلەن کورد نەبوو کورتمان داناوە. یعنی من ناوێت بچمە سەر ئەو چونکو بیرکردنەوەی من شۆبێنی نییە و ئەنسۆریش نییە. بەڕێوەبەری غازی شیمال پێکاتێکی تر بوو ئێمە کوردێکمان داناوە ئێستاکە و لە هەندێک شوێنیش کوردیان لاداوە ڕاستە و هەڕەشەکراوە، ئەمانە هەمووی ئێمە هەمومان لیزانین، بەڵام ئەمە شتێکی وەختیە، ئەمە بۆ ڕژێمەکانی پێشووتر نەچۆتە سەر، بۆ ئەم ئیدارە کاتی ئێستش ناچێتە سەر. کەرکووک هین هەمووانە کاکڕێبین، من و تۆ کەرکووکین وابزان، ئەوە من لقایاکین ئەمڕۆکە ڕۆژی جومعە لە کەرکووک دانیشتوینەمە، ئەمە ماڵمان لێرەیە و ئێمە چۆنەڵێ هەڵڕای ناو ئەم خەڵکین، ئەم خاکین لە معاناتی ئێرە ئەژین. من ئەزانم بە زمانە کەرکووکیەکەی خۆم قسەکەم لێرانە و لە تۆ شتێ ئەگەم وەکو کەرکووکیەک لە هاوڵاتێکی تر تێگەم. بۆیە بەڕەئی من کەرکووک دەبێت شەراکەتێکی ڕاستەقینە بکەین. ئێمە نامانەوێت زۆر بچینەوە سەر ڕابردوو، بەڵام 14-15 ساڵ ئیداری ئەم شارە بەدەست کوردەوە بوو، غەڵەت کرا، کۆمەڵێک کار دەبواە نەکرایە و کۆمەڵێک کار هەبوو دەبواە بیان کردای بۆی نەگەیشتێنێتە ئەم ڕۆژانی ئێستێمە پەرلەمانتارەکان ڕوبەڕێ بن. بۆیە من لەگەڵ ئەوەم شەراکەتێکی ڕاستەقینە بکەین و هەموو پێکاتەکان بەشدار بین لە کەرکووک. من بڵێم کەرکووک کوردیە و کوردستانی و کوردیە بەرامبەرەکەشم شتێکی ترڵێت. هەر یەک لە ئێمە بە ئاراستیە کارە بکەین، بەڵام من ئەمەوێ زمانی مناڵەکانم لە ئێستا کۆ بکەم کە ڕەنگە 12-13 ساڵی تر بچنە کۆلێژەکان بخوێنن و دەمەوێت مناڵەکانی تۆ و مناڵەکانی دراوسەکانم و مناڵی کوردێکی تر زمانی ژیانی بکەم کە چووە کۆلێژ و چووە شەقامەکانی کەرکووک ژیانی لە خەتەر نەبێت. ئەمە بە هوتافات و بە بیرکردنەوەی فکری قەومی نایەتەتی، دەبێ هەموو کەسێک لەم تێبگات کاتان لێکم تەنها لەسەر بنەمای فکری قەومی و کێشەی کەرکووک چارەسەر ناکرێت. وەرن شەراکەتێکی ڕاستەقینە بکەین، وەرن پێکەوە بتوانین ئیدارێکی جوان بدەین، هەر یەک لە ئێمە بەپی ئیستحقاقی نەتەوەی خۆمان، هەر یەک لە ئێمە بەپی ئیستحقاق و نەتائیجی انتخاباتەکان بەشداری لەو حکومەتە بکەین کە حکومەتێکی هەمووان بێت. زۆر کرا پێشووتر و 4 ساڵە 3 ساڵ شاوتانی ئیدارە کاتێکی ئێستەی کەرکووک بەدەست لایەنێکی عەرەبیەوەیە، نەتیجەکەی چی بوو؟ خراپی و ماڵوێرانی و خراپکاری زیاتر بووە لە کەرکووک. تەمەنی تۆ گەورە بوو، تەمەنی مناڵی تۆ گەورە ئەبێت، ژیانەکان لە کەرکووک هەر بەرەو دواواچێت. بۆیە دەبێت بیرکەینەوە لەوەی کە تا ئێستا چیمان کردووە، هەڵەکانمان چی بوونە و هەڵەکان دووبارە نەکەینەوە. وەکوتم لەسەر ئەو بنەما توندڕەویە کە هێشەی کەرکووک چارەسەر ناکرێت. کەرکووک دەبێت هین هەموو کەرکووکیەکان بێت، کەرکووک دەبێت هەموو پێکاتەکان بەشدار بین تێیدا، ئیدارەیەکی لە نێو دوو کەوانە شەراکەت بۆ هەموو لایەکمانیش بێت. سەبارەت بۆ گۆڕانکاری ئەمنیانی کە دوێنێ کراوە، ینی 15 مان کراوە، یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەیەکی زۆرە خەریکی ئەم مەلەفەیە و ئێمە لی بەرپرسیاری هەموو ئەوانی کە گۆڕانکاریان پێکراوە کورد بوونە و کوردێکی تر لە شوێنیان دانراوەتەوە و یەکێتی بوونە یەکێتیکی ترمان لە شوێنی داناونێتەوە. ئێمە کەرکووک بەلامانەوە گرنگە و مەلەفی ئەمنی یەکێکە لە مەلەفە گرنگەکان بەلامانەوە. زۆر هەبوو خروقات ڕووی ئەدا، زۆر کار هەبوو لە ماوەکانی پێشووتر، خراپەکاری هەبوو لە شێوازی ئیداری پۆلیسایە. بۆیە یەکێتی خۆی ئەم مەلەفەی بەدەستەوە بۆ و گۆڕانکاریەکانشی کردو و ئێمە تەحملی هەموو گۆڕانکاریەکانشەکەین. هیچ کەس و لایەنێک بۆی نییە قسە لەسەر ئەم مۆزوع بکە بەو شێوازی کە خۆی لە بەرژەوەندی خۆیەتی. ئێمە نامانوێت زۆر قسە بکەین لەسەر ئەم مەسەلەیە، بەڵام یەکێتی پیاوێکی شیا و کەسێکی شیا و لە شوێنێکی شیاوی داناوە. احتراممان هەیە بۆ هەموو ئەوانی کە پێشووتر لێبوونە کاری باشیان کردووە
بەڵام ئەم مەرحەلەی کەوا دێت ڕوبەڕوومانە بێتەوە پێویستە گۆڕانکاری بکەین لە هەندێک کەس و کەسایەتی لە مەلەفی ئەمنی کە ئەوە دوێنەیەکێکیان بوو کراوە. دەستخۆش بێت کۆتا پرسیارم لەباری خزمەتگوزاری و گلەی هاوڵاتیانی شاری کەرکووک پێ دوایە بەڕای جەنابەت لە هەموو ئەو دامەزراندانەی کە لە کەرکووک دەکرێت یەکسانی هەیە ئاخۆ کورد پشتی خۆی وەرگرتووە یاخود غەدری لەکراوە لە هاوڵاتیان هەمیشە دەڵێن ئێمە غەدرمان لەکراوە و ئاخۆ لە ماوەی پێشووترە نزگەی 153 ئەندازیار کەوتن ئەوەی کە خۆپشاندان بکەن دواتر ئەمریکایان بۆ هاتەوە لە نێو کۆمپانیای نەوتی کەرکووک لەوێ تەدریب بکەن ئاخۆوانە چارەنووسیان چی لێ دێگە جەنابەت ئاگاداربی دادەمەزرێن یاخود چارەنووسیان بەچی دەگات. مەسلەی دامەزراندن مەسلەیەکە کە بەداخەوە گەندەڵی وێرانی کردووە مەحسوبیەت و مەنسوبیەت وێرانی کردووە هەر یەک دیارە بنەوەیەک بە ئاراستەیەک بودێتی لە هەموو کاتەکانی کە ئیداری کەرکووک ئیدارەکانی یەک لێ دوای یەکتری گەندەڵی وای کردووەکەوە ناحەقی بێت ئەگیژنا من بیرکردنەوەی ترم هەیە بۆ مەسلەی دامەزراندن و ئەو مەحسوبیەت و مەنسوبیەت وای کردووە یەکێکەوە مستحق بێت دوورکرێتەوە یەکێکەوە مستحق نەبێت بێتە پێشەوە بەداخەوە نامۆش بچمە سەر و تەفاسیلانە مەسلەی ئەوانەی کە خۆپشاندانیان کرد لە ئەو خەریجی هەندسەکان یان کۆمەڵی شادن کە ژماریان 1253 کەسن 1253 کەسن دیارە ئەو مەلەفە من دەستم پێوە گرت و فەرق و جیاوازیشم نەکرد لە بینی هەموو پێکاتەکان و توانین تا ڕادەیەک ڕێژەی کورد کەم بوو بەڵام ڕێژەی کوردمان زیاد کرد لە بەرەوەی سەرەتا کە قبولمان نەبوو لە بەرەوەی ڕێژەی کورد کەم بوو سوپاسی وەزارەتی نەوتەکەم کە لێمان تێگەشتن کەوا ئێمە لەگەڵ ئەوەی گەنجەکانی کەرکووک بڕۆن لەسەر هەلی کار بەڵام دەبێت لە هەینی کاتشا هەموو پێکاتەکان بەپێی بەشداری یان بەپێی بوونی خۆیان لەم شارە حسایان پێ بدرێت توانیمان ڕێژەی کورد زیادکەین ئێستا حاڵی حاضر 3 مانگ تەدریبیان کردووە ماوەیەک لەمەوبەر لای وەزیر بووم دیسان 3 مانگی ترمان بۆیان نوێ کردێتەوە و ئومێدەوارشین لە داهاتوویەکی نزیک بیانکەین بە عەقدی وزاری کار بۆ واکەین بیانکەین بە عەقدی وزاری بۆ ئەوەی لە دوای 3 ساڵ ببن بە فەرمانبەری یان بە کارمەندی دایمی لە کۆمپانیای نەوت ئەوە حەقی خۆیانە نەوتی کەرکووک بۆ کەرکووکیەکان نەبووە تەمان نە لە کاتی سەدام نە لە دوای سەدام شایە نە ئێستش نەوتی کەرکووک بۆ کەرکووکیەکانیان ناموێ زۆر لەسەر مەلەفە بڕۆم چونکە مە ئیشی خۆمە اختصاصم دیاوەرگردووە لە ماوەی ئەم 3 ساڵە و زۆریش لە نزیک و متابعیم کردووە بەڵام نەوتی کەرکووک بۆ کەرکووکیەکان نییە هیچ کەس نییە پێم بڵێ نەوتی کەرکووک بۆ کەرکووکیەکانە نە کورد نە عەرەب. بەڵێ کاگڕێبار دەست خۆش بێ پێم خۆشە بچینە سەر پرسێکی ترەویش پرسی هەڵبژاردنەکانە سەرەتا پێم خۆشەوەلەوە دەست پێ بکەین ئەم یاسایی دانرا بۆ هەڵبژاردن بە تایبەت بۆ شاری کەرکووک بەڕای جەنابتان وەکو یەکێتی نیشتمانی کوردستان وە کۆندان پەرلەمانێک پێتان چۆن بوو؟ سەرەتا ئێمە وەکو فراکسیۆنی یەشێتی نیشتیمانی و فراکسیۆنە کوردیەکانیش بەڕاستی هەموو ئەوانی کەوا فراکسیۆنە کوردستانەکان ئێمە لەگەڵ ئەم یاسایە نەبووین سەرەتا و بایکۆتیشمان کرد و بەیانێکی مشتەرەکشمان دەرکرد پاشان احترامی ڕەئی شیعی سونی و خۆپشاندەرانی شیعی ژیرا لە پەرلەمان ئێمەی کورد نەبووینە بە شەکلەوەی کە ڕێگربین بەڵام ئێمە بە ئاشکراوتمان ئەمە هەڵەیە یاسایەک بەم شێوەیە بەپەلە ناکرێت و ئەمە ثەغەراتی تێئەکەوێت و ئەمە ڕەنگە نەتائیجی و تەبیعەتەکانی لە دوای هەڵبژاردن دەرکەوێت. یاساکە ڕۆی هاتە سەر ئەوەی کەوای قسە لەسەر دائیرە ئینتیخابیەکان بکرێت کە کاتێک کار هاتە سەر دایرە ئینتیخابیەکان ئێمە وەکو فراکسیۆنە کوردیەکان و فراکسیۆنی یەشێتیش بە حەقیقەت چوونە نێو مفاوەزاتی دانیشتنەکان لەگەڵ هەموو لایەنەکان طبعاً هەموو دایرەکان دابەشکرا کە هەولێر دهۆک سلێمانی مەناطقی هەڵەبجە و گەرمیان دەوروبەری هەمووی کەرکووک مایەوە کەرکووک تاکە دایرە بوو لەگەڵ نینەوە ئەم دوانەمانەوە بۆ کۆتایی نینەوە شتێپەڕی کەرکووک مایەوە ئێمە بەسوپاسەوە ینی بۆ هەواڵانی ئێمە کە لە مەکتەبی هەڵبژاردنمان لە مەکتەبی هەڵبژاردننی یەشێتی نیشتیمانی و هەواڵانی ترمان کە ئەو ماوەیە لەگەڵمانە بوون لە بەغدا توانیمان لە مفاوەزاتێکی زۆر بووین کە چەندین ڕۆژ و شەوی خایاند کە داک و کاژمێرە درنگەکانی شەوان ئێمە ماینەوە ئەوەی ئێمە بەدەستمان هێنا دەتوانم لەم تا ڕادەیەک سەرکەوتنێکی باش بوو لە سەرەتایەک بۆ هەموو کورد منطقەکانمان جیا کردێتەوە کەرکووک بۆتە 3 دایرەی ئینتیخابی دایرەیەک دایرەی غەربی پێوترێکە حەویجە و ڕیاض و دەوروبەرێتی تەنها زیاتر پێکاتی عەربی لێە دایرەی وەسەط کە دایرەیەکە کورد و تورکمان و عەربی تێدا ئەژێت بۆ مەسیحیەکانیش لەو دایرەیە 4 کورسی هەیە کە
ممکنە کورد دەوری باشی لەو دایرەیە شابێت. دایرەیەکی ترمانێ دایرەی شەرقی پێ ئەوترە کە دایرەیەکە کە کورد نشینە، لێرە توانیمان 5 کورسی لەم دایرەیە بێڵینەوە. بۆیە لێرانەوە ینی بەسپاسەوە کە هەردوو بەڕێز ئانها و سەرۆکان یەشێتی نیشتمانی کوردستان و مەکتەبی سیاسی یەشێتی لەگەڵ ئەوە بوون کە لە هەموو ناوچە کێشە لەسەرەکان و بە تایبەتی لە کەرکووک هەموو کورد بەیەک لیستێکی هەڵبژاردن دابەزین. هەرچەندێک لیست زۆر دەوری نەماوە کاکڕێبین لە بەروی تەرشیحی فەردی هەیە، بەڵام لە ڕۆوە معنەویەکەوە ئەگەر هەموو لایەنە کوردستانیەکان یەک لیستمان هەبوایە و کاندیدەکانشمان بەپێی مەناطقەکان دابنایە لە ناو دایرە انتخابیەکان و لە ناو دایرەکەش بەش بەشمان بکردایەتەوە، پێم وابوو ئەمە لە ڕووی معنەویەوە بۆ تاکی کورد بە تایبەتی لەم مەنتیقانێکەوە ئێستا کێشەیەکی زۆر تێدایە، کەرکووکە خانەقینە نینەوەیە باش بوو. یەشێتی بانگەوازی بۆ ئەمە کرد و قیادەی یەشێتی خەبەریان بۆ هەموو لایەنە سیاسیەکان ناڕوە بۆ پارتی دیموکراتی کوردستانیش خەبەر ڕۆشتووە کە یەشێتی لەگەڵ ئەوەیە کە لەگەڵ یەک لیستی انتخابیە لانی کەم لەو ناوچانی کە ناوچەی کێشە لەسەرە ناوچەکانی مادەی 140 پێوترێ ماوەتەوە سەر ئەوەی کەوا بێنە پێشەوە تا ئێستاکە دەنگێکی وانە، بەڵام لەو حاڵەتشی کەوا ئەگەر هەموو لایەنەکان نەبن ئەوەندەی من ئاگدارم زۆرێک لە حیزبە کوردستانەکان لە کەرکووک لەگەڵ ئەوەن لەگەڵ یەشێتیا پێکەوە لە یەک لیستی انتخابی بەشداری بکەن و لەگەڵ مەڵبەندی کەرکووک لەسەر خەتن بۆ مەسەلەیە. من لەگەڵ ئەوەم کەوا هەموو کورد لە یەک قایمە انتخابی کۆبکەینەوە، ئەمە بیدایەتێکی باشە و ئەمە بێتە هەنگاوێکەوە تاکی کورد زیاتر بەرەوسن. دەستخۆش دیارە لە نێوانی وەڵامەکان تا باسی وتکەم پێم خۆش بە پرسیارەوە لێ بکەم یەکێتی بە شێوەیەکی ڕسمی پێی خۆشە حیزبە کوردستانەکان هەمویان لە کەرکووک دایەک بگرن و چی لایەنە گەر بە ڕاشکاوانە بیڵێ کە هاوکار نییە، ئاخۆ پارتی دیموکراتی کوردستانە، ئاخۆ پارتی دیموکراتی کوردستان لە نیەتی بێتەوە کەرکووک لە دوای بۆ پرۆسێم هەڵبژاردنانە. یەشێتی نیەتی حەقیقی یەشێتی من وەکو کۆم و ڕێبوار ئەتوانم ئاشکرایکەم لەگەڵ ئەوەیە کە یەک لیستی یەک قایمی کوردستانی لە کەرکووک و لە هەموو ناوچەکان تر دروست بێت. ئەمە نیەتی حەقیقی یەشێتیە و هەموو حیزبە کوردستانەکان تا ڕادەیەک لەسەر خەتن و ملاریان نییە لە وتوێژی ئەم مەسەلەیە بوونە لەگەڵمانایە. ئەوەی کە تاکو ئێستا ماوەتەوە بە فەرمی وەڵامی پارتی دیموکراتی کوردستانمان پێنەگەیشتووە ئێمە لە کەرکووک و لە شوێنەکان تریش ومێدەوارم ئەوانیش پێکەوە هەمومان بتوانین یەک قایمە انتخابی دروستکەین. بیرکردنەوەکەمان بیرکردنەوەیەکی کورد بێت و تێڕوانینمان و بینینمان بۆ کێشەکان با کێشەیەکی واز لە کێشە شخصیەکان بێنین و لە سیراعاتی ئەحزاب و یەکتری بێنین. مەسەلەکە پێویستە هەمومان پێکەوە بین وە کێشەکە قوولە هەمومان لێرە پێکەوە بتوانین هەنگاوی فعلی بنین بۆ چارەسەرکردنی. پرسیارێکی تر کاک ڕێبوار کە ڕەنگە ئەمەیان شخصی بێت، جەنابەت دیارەکە لە خولەکانی پێشتر خۆت هەڵەبژارد کۆمەڵی وعدە دەدا بە هاوڵاتیان بە تایبەتی لەباری خزمەتگوزاریەوە، ئاخۆ ئێستا نووسینکەت بەردەوامە لەو خزمەتگوزاریانە لە کارە خێرخوازەکان، هەروەها بابەتێکی تر جەنابەت بە تەمای جارێکی تر خۆت هەڵبژێریتەوە؟ دیارە بە حەقیقەت ئێمە لە 2014 کە یەکەم خولی من بوو کە خولی سی پەرلەمانەکە بەشداریم کرد لەبەرەوەی کە ببینە حەلەقێکی وەسڵ لە نێوان خەڵکی و حکوومەتە و لە نزیکەوە خەڵک ببینین و لە نزیکەوە لە معاناتی خەڵک تێبگەین. پێم وایەمەی بەشێکە لە کاری پەرلەمانداری، بەشەکەی ترشی کاری ڕقابی و تەشریعی و یاسایی ئەوەی لە پەرلەمانی عێراقا کرێت. ئێمە توانیمانەوە نووسینگە بکەینەوە، نووسینگەمان کرد بۆ ماڵێ بۆ گشتی. نووسینگەکەمان لەم گەڕەکانەیە گاکی دەواازەی پێوترێکە گەڕێکی کوردنشینە و زۆر گەڕێکی دەوڵەمەند نییە. بە حەقیقەت لێم تێگەیت چی ئەڵێم و کارکردن و بینینی هاوڵاتیان بە بەرنامە و لە نزیکەوە کارێکە ڕەنگە زۆرجار لە توانای من نەبووە جێبەجێکردنی داواکاریەکانیان، بەڵام الحەمدوللا ئەوەی لە توانامان بۆ کردومانە ئەوەشی کە نەمان کردوێ بەڕاشکاوانە بە خەڵکمانتووە، ینی شتێکمان نەوتۆ دوای نیکەین یان شتێکمان کە وتیش بێت پێمان نەکرابێت داوای لە بردنمانی کردووە وتمانە پێمان ناکرێت. ڕاست گۆیی لەگە خەڵکیا بووینە. نووسینگەکەمان تا ئێستا ماوەتەوە یەکێک لەوەی کەوا دەمێ بیڵم کە بینینی خەڵکی زۆر من لە سەردەمی کۆڕۆنە دووجار تووشی کۆڕۆنە بووم، ئاخیریان ئەوە تا هەمووی دەڕۆژە لە کۆڕۆنە چاکومەتەوە جارێکی دیکە کە باسمان نەکرد لە ئەلامیشا باسمان نەکرد و بە قورسیش گرتمان. ئەنی هەر هۆکارەکەی ئەو بوو کە لێرانە دوو هاوڵاتی کە ڕۆشتن بە کوڕەکانی لای وتم من تووشی کۆڕۆنا بمەوە، ینی تووشیش بووینەوە چونکو هەستم کرد سەحەتی ئەو یەکێک لەو هاوڵاتیانە تەواو نییە و الحەمدوللا حەمد و سەنا بۆ خوا نەخۆشیش هەر لە خواوە دێت و الحەمدوللا تێمان پەڕاندووە. سەبارەت بەوەی کە من خۆم کاندید کەم کاک ڕێبین بە حەقیقەت من دوو خولە لە پەرلەمانی عێراقم
ئەوەی لە توانام بێ کردووە هیچم نەکرد بێ هیچم نەکرد بێ ڕاستگۆ بوومە لەگەڵ خودی خۆم و لەگەڵ دەوروبەرەکەی خۆم و لەگەڵ دەنگدەرانی خۆم و کەرکووکیانش کارم کردووە نقطە ڕاست سەدر بەڵام بۆ جاری سێم من خۆم کاندید ناکەم وەتر و ئەمە لە کۆبنەوەی حوتی یەکی سەرکردایەتی کەرکووک لەگەڵ بەڕێز هاوسەرۆک بەڕێز بافڵ تاڵەبانی ئەمەمانیش باس کردووە و من بفەرمیش لە سەرکردایەتی کەرکووک داوام لێکراوەوە کەوا خۆم کاندید کەمەوە بەڵام لێرەوە من بۆ خودی پەرلەمانی تر خۆم کاندید ناکەم و ناشم زیاتر احتیکاری ئەو شۆنە بکەین و لە هەمان کاتشایە و ڕەنگە مەجال بدین بە خەڵکی تر بێتە پێشەوە و دەستی ئەو گەنجانش بگرینکەوە بیانوی بێنە پێشەوە بەڵام ئەمە معنای ئەوە نییە من کۆتایی بە کاری سیاسی خۆم بێنم و کاری ڕێکخراوەی خۆم بێنم بەردەوام دەبم من ئێستا لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانیم ئەکید کاری ڕێکخراوەی خۆمەکەم وە کورد لە شوە منی پێویست بوو و حیزبەکەشم چی مامێکی پێ ڕاست پاردم من لەو شوێنە کارەکەم لە پێناو قسمت بە هەوڵاتیان خۆش بە هیوای سەلامەتی کاگڕێوار بێنە بە سەرباسی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابەت کێسە لە ئەنجومەنی سەرکردایەتیت و خەڵکی کەرکووک هەمیشە گلەکانە زیاتر ئاراستەی یەکێتیە چونکە نفوسی یەکێتی لەم شارە زۆرە ئاخۆ ئەم سەرکردایەتە تازەی یەکێتی و جەنابتان و تیمی یەکێتی لە هەولێر و لە بەغداش چیان پێیە بۆ کەرکووک کەرکووک هەمیشە چۆن ئەڵێت جێی ئیحتیمامی قیادەی یەکێتی نیشتیمانیە ئەحداسی زۆر لە کەرکووک ڕوویدا کاکڕێبین و کێشەکانی کەرکووک زۆر بە لە نێو کەرکووک دەرچوو بوو بە کێشەی ئەقلیمی بوو بە کێشەی دەوروبەر بوو بە تەداخلاتی خارجی زۆر تێدا من ئەکیدم لەوەی ئەم دۆخی ئێستا تا سەر ئاوا نابێت دەبێت حەکیمانە بیرکەینەوە و هەنگاوەکانشمان زۆر حەکیمانە بێت لە پێناو ئەوەی کەوا چۆن ئەڵێت شێوازێک لە بەرقراری ئاسایش و ئەمنی پێش هەموو شتێ بگەڕێتەوە ئیدارێکی هاوبەش بەپێی ئێستحقاقی پێکهاتەیی و ئینتیخابی خۆمان بەشداری تێدا بکەین بۆیە مەسەلەی ئەوەی یەکێتی ئەحتیمام بە کەرکووک یان بە خانەقین یان بە ناوچەکانی تر من خەڵکی ئەم منتیقەیە دڵنیاکەمەوە هەرگیز یەکێتی دەستبەرداری نەدۆخی ئێستای کەرکووک دەبێ و نە ئایندەی کەرکووکیەکان ئەداتە دەستقەدەرەوە بەڵام پێویستمان بەوەیە کە چۆن هەنگاوەکان زیاتر و ژیرانە بیری لێ بکەینەوە و بە هەڵەکانی پێشووتر بچینەوە ڕاستی لەگەڵ ئەوەشە ئەحداسەکان بە پەلە گۆڕانکاری بەسەراتێت خۆمان ئامادە بکەین بۆ ئەم مەرحەڵەی دوای دەیدا و دڵنیام لە دوای ئەوە دەبێت ئەم دۆخە ئێستاکە وا نەبێت بەڵێ کۆتا پرسیار کاگڕێبوار وەکو گەنجێکی کەرکووکی وەکو ئەندام پارلەمانێکی کوردی کەرکووک پەیامت چییە بۆ کەرکووکەکان ئاخۆ چارەنووسیان هەر لەم عقارەدا دەمێنێتەوە یاخود بەرەو باشبوون دەڕۆ دیارە ئێمە کەرکووکیەک بەرتەقینەوە ئەکەوێت کەرکووکیەک بێبەشەکرێ لە خزمەت گوزاری کەرکووکیەک نەهامەتی ئەبینێت کەرکووکیەک تەرحیل دەکرێت لە سەردەمی ڕژەمی پێشوو ناخۆشیەکان هەمووی تەنها یەک هۆکارە لە بەروەی هەویەکەمان کەرکووکیە لە بەروەی دانیشتی کەرکووکین دڵنیام ئیرادێکی بەهێز هەیە و کۆمەڵێ خەڵکی باشن لە کەرکووک حزبیانە قسە ناکەم کۆمەڵی خەڵکی باشن لە کەرکووک کە من و تۆش و هاوڵاتیانیش دڵنیام وای بینین کە بتوانن شێوازێک لە ئاساییکردنەوەی لە حکومڕانێکی باش لە کەرکووک بێتە دی بەڵام پێش هەموو ئەوەی کەوا بەڵێن بدەین بە خەڵکی پێویستە لە خودی خۆمانەوە دەست پێ بکەین و لە ذاتی خۆمان و عەقڵەتی پێشووی خۆمان بگۆڕین کاکڕێبین گەرتوانیمان ئەو هەڵانی پێشووتر و ئەو عەقڵەتی پێشووتر دەستبەرداری بین من ناڵێم هەمووی شتی باشی زۆرتیا بووە ژیان فیدایی باشی تێدا بووە خوێنی پێشمەرگەکانمان خوێنی شەهیدەکانمان ئەوانەی لە مەلەفی ئەمنی ئیشیان کردووە ئەوانەی لە ساترەکان و لە سەنگەرەکانی شەڕابوون لەگەڵ تیرۆر و داعشایە ئەمانە هەمووی ژیان فیدایی بوون تەزحیە بوون لە پێناو خاکی کەرکووک درا بەڵام دیەمە دیوێکی تر لە ڕووی ئیداریەوە لە ڕووی تەعاملکردنی ئەحزاب لە ڕووی ئەوەی لە ڕووی ڕێکخراوەیی لە ڕووی چۆنێتی حکومڕانی هەڵا هەبووە
دەبێت ئەم هەڵانە چارەسەر بکەینەوە ئەمەش لە خودی خۆمان و دەست پێ بکەین و پاشان هەنگاوی جدی بنین کەرکووک ئایندەکەی خراپ نابێت پێویستمان بە کاتی زیاترە پێویستمان بۆیە زیاتر ئەو ئیرادەی کە کەرکووکیانە هەمانە دەست بەرداری نەبین و پاشان هەمومان بتوانین لە ژێر چۆنەڵی یەک ئاڵای کەرکووکیانە بەحەسینەوە. دەستخۆش زۆر سپاس ڕێبوارتەها ئەندام پەرلەمانی حکوومەتی عێراق بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی سنجیری ئەم جارەمان تا سنجێرێکی تر کاتێکی خۆش و ماڵ ئاوە.